حکوومەتی عراقی هەموو کێشەکانی هەرێمی کوردستانی بچکۆلەکرێتەوە لە موچەهات نەهات و حکوومەتی عراقیش پێویستەکە ئەم گاڵتەجارڕێ ڕابگرێت لەبێکێک ڕای بگرێت لە ناو سلێمانی بەپێی ئەو زانیارانەی کە هەیە 42 حیزب هەیە ئێمە دەنگین بە هەر پەرلەماندارە چێ خۆی فرۆشە کاکە چۆشتی وابێ خە بخاتری خوا دادگای فیدرالی پاریس و دادگای فیدرالی بەریتانیا و دادگای فیدرالی عراقی قراریان دەرکردووە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی ڕاگیرێ لە ناو سلێمانی بەپێی ئەو زانیارانەی کە هەیە 42 حیزب هەیە لە حکوومەتی عراقیش بە سەدان حیزب و مەزهب و ئایدیا و استراتیژ هەیە لە هەرێمی کوردستانیش بە چەندین حیزب و استراتیژ و ئایدیا هەیە لەسەر بیرۆڕای جیاواز کێشە دروست نەبووە لەسەر چۆنێتی کارکردن و میکانیزمەکانی شەکان دروست بووە ئاڕاستەکان لەبەر ئەوەی هەرێمی کوردستان سیستەم و دەستوری نییە بۆ ڕێکخستنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمیان لە نێوان حکوومەت و خەڵکە بەپێی ئەو سیستەم و دەستوری کە هەیە لە تەواوی استراتیژی نیاسای نێودەوڵەتیەکانە بەم هۆکارە ئەم میکانیزمە لێکترازان دروست نەبووە لە شەقام هەمی بەیەکەوەیە هەموو یەک ڕوئیای هەیە بەڵام بیرۆڕای جیاواز هەیە ئێمە ئاڕاستەمان هەیە کە داواکانمان لە حکوومەتی عراقی بێ بۆ ئەوەی ئەم بابەتی گاڵتەجارڕێ بە چینی موچەخۆر بۆستێ و ئاڕاستێکیشمان هەیە بە هەمان شێواڵەیەمە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکەمان بۆ چارەسەر بکە لەم بینایەت یاماوین و دوای ئەوە ئێمە کاتێک کە بڕیاری دادگای فیدرالیمان هەیە هۆکارەکەی کە دادگای فیدرالی هەیە نقطەیەکی زۆر ئەساسیە کە یا پەرلەمانتارەکان باسییان دەکردەوە یان حیزبەکان نەیانوێراوە باسیکەن یا پێویستیان پێی نەبوو یان نەیانزانیوە یا بەسەریانە تێپەڕیوە بە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان فرەدەسەڵاتی هەیە فرەدەسەڵاتێکەوە فرە چەشنەی بیرکردنەوەکان و لە عراقیش بیرۆڕای استراتیژی مەسەبەگەرایی هەیە ئەم فرەدەسەڵاتیانە جیاوازی دروست کردووە ئەمەڵێ لەبەرێ دەسەڵاتی ناوچەگەرێتی هەیە لە هەرێمی کوردستان و فرەدەسەڵاتی هەیە دادگای فیدرالی ڕاستەوخۆ ئەم فرەدەسەڵاتی نیشت نە لە هەرێم هێشتی نە لە عراق هێشتی یەک بڕیاردەر کرد بۆ موچەی فەرمانبەران چونکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کارتێکی فشار وەکو ململانەی سیاسی موچەی کارتی فەرمانبەرانی بەکارهێنا لە بەرامبەر حکوومەتی عراقی حکوومەتی عراقی هەموو کێشەکانی هەرێمی کوردستانی بچکۆلەکرێتەوە لە موچەهات نەهات هەرێمی کوردستانیش موچەخۆران بەکارهێنن لە ململانەی سیاسی ئەمە فرەدەسەڵاتی بوو فرە بیرکردنەوە ئادیا بوو ئەمە شۆڕبەتەوە بۆ ناو حیزبەکان شۆڕبەتەوە بۆ شەقامیش بەدەر نییە لەم بابەتە بۆیە دادگای فیدرالی ئەم قەرارەی دەرکردەوە بۆی ئەم فرەچەشنی و ئەم فرەدەسەڵاتیە نمێنێ بۆ نمونە ئێمە زۆر ئاساییە ئێمە هێزەکانی هەفتاوەشتامانێت تاکو ئێستا یەکشی نەگرتوێتەوە وانە بۆ نمونە لە هەولێر نمونێکی زۆر سادە لەوێ پێڵەن سیارەی فاسۆلیا مازدای فاسۆلیا لە پێڵەن قالونچەی یعنی ئەمان لەسەر ناوێک ڕێک نەکەوتون لەسەر ناوی سیارێک چۆن لەسەر ئەم هەموو داهات و سەروەت و سامانە ڕێکەوت بۆیە پێویستەکە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم قەیرانە نەجاتی بێ پێویستەکە دوو بابەت جێبەجێ بکە یەکەم نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان دووهەم شەفافیت لە داراییە ئەگەر ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان ئێوێ شەڕی مەلەفی نەوت و فەرمانبەران بکە لەگەڵ حکوومەتی عراقی یەکەم جارە بێ شەڕی شەفافیت بکە ئەمە متمانە ئەجەڕێتەوە بۆ بینی خەڵک و دەسەڵات بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی ئێمە ڕێکەوتنامەیەک هەیە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی بۆ دروستکردنی حکوومەتەکە ئەمە هەموو واقعە حکوومەتی عراقی ئەڵێ بێتەوە 1 و 2 3 و 4 بۆ جێبەجێ بکەی بۆ ئەوەی من بتوانم 5 و 6 و 7 بۆ بەجێبەجێکەم هەرێمی کوردستانیش ئەڵێ بێتەوە نەخێر 7 و 8 و 9 بۆ جێبەجێ بکەی ئینجا من نەتوانم 1 و 2 3 و 4 جێبەجێ بکەم لە دەرەنجامی ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆرەکانی بوون بە قوربانی بۆ لەبەرەوەی حکوومەتی عراقی ئایدیای استراتیژی مەسەبگەرایی هەیە هەرێمی کوردستان ئایدیای استراتیژی عەشیرەتگەرایی هەیە ئەمە لە ئەنجامی نەبوونی دەستورە ئەگەر بێتەوە من ئەم پەیامەمەیە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور و کاقوبات ئەم دوانە بەرپرسی هەردوو زۆنەکەن یەک مانگ ئێوە ئیلتیزامکەن بەو بڕیارانەی کە لە حکوومەتی عراقیەوە دەچووە ئەڵێ داهاتی نەوتە داهاتی ناوخۆیە داهاتی خاڵەوچەکان یەک مانگ ئێوە تاقییانکەنەوە ئەگەر زانیان ئەوان پابەندە بن بە ناردنی بەشە بودجە نەک بەشی موچەخۆر بەشی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان تاقییانکەنەوە مانگێک ئێوەش مانگی ئیلتیزامکەن ئەوە تا حکوومەتی عراقی لە ڕابردوو مانگی 400 ملیاری خۆی ئەنارد و موچە شەبوو ئێستا 900 ملیارە نێرە موچە نییە بۆ لەبەروی ئێمە ئەبێ دێکەم یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتن دەستنیشانکردنی کێشەکەیە ئەگەر قەرارە ئەمە پەیامە بۆ کاک مەسرور و کاقوبادە ئەگەر قەرارە حکوومەتی عراقی بە دەستور زوڵم لە هەرێمی کوردستانەکە فەرم و بڕیارێکی جەریئانە بن و لە حکوومەتی عراقی پرۆسی سیاسی بکشێنەوە بۆی خەڵکی هەرێمی کوردستانیش جەگلا بێتەوە قەرارە حکوومەتی عراقی بە زوڵممان لێکا بە دادگای فیدرالی و بە دەستور و سیستەم وەرن لێ بکشێنەوە
ئەگەر قەراریش نییە ئێوە پابەت من فەرمو یەکمان پابەت من ئەم کێشەیە چارەسەر بێت چونکە حکومت لەسەر ئەرک و مافدا ئامادەرێ حکومت ئەرکی پاراستنی ئاسایشی ئەخلاقە ئاسایشی نیشتیمانە ئاسایشی قاڵەسوونیەکانە ئاسایشی شکۆی میلەتەکەیتی لە دەرەوە ئێستا لە 1942 یاسایشان دەرکردوتیان هەموو پەرلەما هەموو میلەتێک شکۆی پەرلەمانەکەیەتی چونکە حکومت ئەرزشی لەسەر پەرلەمانە پەرلەمانیش پاراستنی شکۆی دەنگدەرانیەتی ئێمە دەنگین بە هەر پەرلەمادارە چێ خۆی فرۆشە کاکە چۆشتی وابێ خە بخاتری خوا ئەم بڕیارە سێ ڕەهەندیە ڕەهەندێکیان سیاسی ئەوە سیاسەکان ناتوانن جوابنەوە ڕەهەندێکیان دەستوریە دادگای فیدراڵی پاریس و دادگای فیدراڵی بەریتانیا و دادگای فیدراڵی عراقی قەراریان دەرکردووە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی ڕاگیرێ لەبەر ئەنجامی ئەو پرۆژە سیاسی نێودەوڵەتی کە هەیە لەسەر خەتی داودی کە ئیساڵی سەرپەرشتەکە بە هاوکاری ئەمریکا نەود ڕاگیراوە بەڵام بە قاچاغ ڕانەگیراوە کاکە یعنی ئێمە با واقع بینیش بین ئەمە یەکەم دووهەم ئەگەڕێتەوە بۆ ئەو عەقدە 50 ساڵەیی کە حکوومەت هەرێمی کوردستان کردوێتی بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی عراقی چونکە عقدی نەوت ئێستا لە جیهانە شەڕی وزەیە کاکە ئێمە بە بڕیاری دادگای فیدراڵی بەریتانیا و پاریس و عراق لەسەر نەخشەی وزەی جیهانی لا چووین خۆ بۆ نییە تۆ چی لە دافۆس کۆبیتەوە کاکە خۆمە ئەمە هەندێک شتێت استراتیژە بۆیە پێویستەکە هەرێمی کوردستان ڕیفۆرم بکات لە وتەبێژەکەی لە ئاگای استراتیژی دەوڵەتداریەکەی و نقطێکی سەرەکیەکە دەستور بنووسێتەوە و حکوومەتی عراقیش پێویستەکە ئەم گاڵتە جارێ ڕابگرێت لەبێکێک ڕای بگرێ ئەگەر هەرێم درۆکە فەرم و طیف سامی بە ڕستمی ئێمە مەڵێ هەرێم درۆکە ئەگەر طیف سامیش درۆکە فەرم و هەرێمی کوردستان بڵێ کاکە خەڵکی هەرێمی کوردستان ئەمە داتاکانمان قاسەی هەرێمی کوردستان ئەوەنە دیناری تایە با ئێوە ئاگادار بن ناکرێنی کاکە خەڵک بە قەرز و قۆڵ و سەبەتەی خۆراک و خێر و سەدەقە ناڕوا بەڕێەوە میلەتیش بە خێر و سەدەقە ناڕوا بەڕێەوە حکوومەتیش بە بێ میزانی و بودجە و پەرلەمان ناڕوا بەڕێەوە